ئێمە لە دەڤەری گەرمیانە بە حەقەت لەم وەرزی هاوینە گەرمایەکی تااقەت پڕوکێنەرمان ینی هەیە تماشاکەی مەسەلەن پلەی گەرما دەچۆتە سەرووی پەنجاکانی شۆ بۆیە بەڕاستی ئەمە وای کردووە یعنی بەعام ینی تەسیری کرد سەر جۆزەی کارەباشکەوە کارەبا زوو داکەوێت لێرە ینی ئەمە ڕۆژانە چەند جارێک دێن و ئەڕۆین جۆزە بەرزەکەین و جۆزە داکەوێت دووبارە جۆزە بەرزەکەین ینی باوەڕکە هەر وەڕێی ماڵ و وەڕێی جۆزە بەرزکردنەوە ئەوانە هاتوچووەکە ینی بۆیە سیرەکەی کارەبای عامیش کارەبا حکومیەکە ینی هەر زۆر کەمە ینی ڕۆژانە ئەو پەڕی کارەبا بگاتە تقریبن 13 سعات 12 سعات ئەگەر ینی کەمتریش ئومێ دەکەم ئینشاءڵڵا لایەنی پەیوەندیدار دام و دەستگاکانی دەوڵەت هیچ نەبێ کاکەوە بێن کێشە هەموو کێشەکانی ئەم وڵاتە لە کارەبا کۆ بکەنەوە چارەسەری بکەن واز لە کێشە و گرفتی تر بێن جارە بەس کارەبا چارەسەرکەن بۆ نمونە ئێستا ینی تماشاکەی لە زووسانە ناوچە شاخاویەکان سیرەکەی حکوومەت زووتر نەوتیان پێگەێنێ بۆ لەبەرەوە بەفر لەوێ ئەبارێ ئێخۆ هیچ نەبێ خۆ بێمێ لە گەرمیانە ینی حسەی کارەبامان زیاتر بکرێت ناوچەکانی تر باوەڕم پێ بکەنی ئەنی گەرمایەکی زۆر تااقەت پڕوکێنەر هەیە ینی جاری وایە شەوان کارەبا ئەوڕێ لە سەعاتی 11ەوە جاری وایە کارەبا بڕێ حتا وەکو شەشی بەیانی کارەبا نایە یخو کاکەمە معقول نییە خوا ئەمە قبول ناکە ئەم زوڵمە قبول ناکە ینی ئەمە هەرچی هاوارەکەین نە بە خۆپیشاندان کارەبا چارەسەرەکرێ نە بە ناڕزایی کارەبا چارەسەرەکرێ نە بە ئیمزا کۆکردنەوە کارەبا چارەسەرەکرێ نە بە دەستماچکردن و بە قوربانتان بووین و دەی خوا پشت و پەناتان بێ ینی نازانم ئەمانە بە تەمای چین. ئەلم سنوورا کارەبا ئەوە بەم شێوەیە کەمە و خەڵکی سکاڵا و داواکاریێکی زۆری لێ هەیە ئەگەر بادای ئەم وەلیدە ئەهلیانە نەبووە یعنی بە شێوەیەک لە شێوەکان خەڵک ینی زۆر تااقەت پڕوکیان بوو ئەم گەرمای ئەم وەلیدە ئەهلیانە تا ڕادەیەک ئەو فەراغەی پڕ کردووەتەوە و با بڵێن هاوکارێکی باشی حکوومەت بوو لە هەمانگاشە خەڵک سوودیلیە وەرگرتو هەرچەند کرێ ئەمپێر و پارەی کارەبای ئەمپێر و لە هەمانگات بە پارەی کارەبای حکومی زۆرە و بارقورسێکی زۆری سەرشانی هاوڵاتیان کارەبای عام نییە بە شێوەیەکی گشتی کارەبای عام ئەو پەڕی 10 سعات 7 سعات دەگەیە وادە نەفێنکەرەوەگان وا بڵێن سبل دوانە کەمتر داگیرسیان با بڵێن پێ ئەکرێت لە هەمانگادا خەڵگەکەیش تووشی ئەوە هاتۆ زیاتر هەرموو بەڕیدەیان ئامێرانیکەوە بە 2 ئەمپێریشەکە دەوانە ببوون بەڕێوە زیاتر ئەوانە فێنکەرەوەی ماڵە و خەڵکێکی زۆری لە ڕووی نەفسیەوە ڕوو ئەگاتە سەر ئەو ڕووباری سیروانیان ئەو شوێنانێکەوە تا ڕادەیەک گەنجەکان ڕووەکەنەوێ ئەویش هەر خۆی بۆ خۆی کێشەی ئەگەر تێبینی بگەی ئەمڕۆ مناڵێک لە بەغداوە هاتووە لە ئاوی سیروانە خنکاوە بۆیە هۆکارەکەی ئەوەڵ و ئەخیری پاڵنەرەکە خەڵک ڕۆگاتە سەر ڕووی سیروان ئەویش لە هەمان کاتا سێرەکەی هۆکارێکە بۆی خەڵک تووشی ئەو کارە ساتە مرۆی دڵتەزیێنە بێت بۆیە هۆکاری ئەوەڵ و ئەخیری نەبوونی کارەبا هەر لە ساڵێکە با بڵین بەشێک لە کارەبایان چارەسەر کردای ئەوە 30 ساڵە حکوومەت و دەسەڵاتداری کوردی نەیتوانێت تەنها کارەبا چارەسەر بکات بۆیە بەرپرسانی حکوومەت لێ بەرپرسن بێکارەبایی یەکێکە لە هۆکارەکان کەوا خەڵکێکی زۆر هەیە با بڵێن ئاوی ینی با بڵێن ساردکەرەوەی نییە ینی با بڵێن بە شێوە لە شێوەکان ئەو کارەباییکەوە حکوومەتێدا بەشی ئەوە ناگاکەوە خەڵک بتوانێت بەفر یان ساردکەرەوەکان دابین کا بۆ خۆی بۆیە ڕوو ئەکاتە بازار و بە پارەیەکی زۆر بەفرەکرێت قاڵبی بەفر جاروایە 10,000 ئەکەوێت بۆیە ئەمە بارقورسیەکی زۆرە و ئەبێتە هۆی عەزیەتدانی خەڵک لە ڕووی لایەنی داراییەوە لە ڕووی لایەنی کارەباوە خەڵکیان وا لێ کردو ینی با بڵێن بە شێوەیەک لە شێوەکان ئەم حکوومەتە تەنها ئەم ملەتە ئەتوانێت تەحملی بکات بۆیە لە زۆر لاوە پرێسێک یان سترێسێکی زۆر خراوە دەسەر ئەم خەڵگە و خەڵگەشتا ئیساتە بە شێوەیە لە شێوەکان هیچ دەرەتانێکی نییە و ئەی گوزەرێنێ و لەگەڵیا ڕۆیشتووە. دوسات کاتوساتی ئەوە هیچ زۆر مەشغوڵمانی کردە و زۆر هیچ وەکچۆن بێژی ئیسراحەت ئەرەوەڵا ئەبرێ ئەوە هیچ ئیسراحەتی لێمان بڕێەوە دوایش ئەگەر بزانانی سەر کاتەکەر وادانا سەرەگەر لە 11 شەوە بڕێ لە 6 بەیانی تو ئەبێ مەجبوری لابی نایجێ بێڵی وایە یاننا وەڵای جاری وا بۆ ئیشت پەخستە ئەبێت چاوت پێ بێ و دوایژە هاوڵاتی زۆر لەسەر مۆلیدەی ئەگەر ئێمە بێت و کاتەکە درەنگ بێت بخێنە ئیش و بیگوژین و عتەڵاتێ شتێک شۆرتی بدا بۆ ئێمە ناخۆش و خەسارە زۆرشە دوایژە خەڵکەکەیش ئەگەر دەور بەخوا 20 دقیقە تاخیر بێ ئەگەری هەیە تو خەسار خۆتە جگەلەوەی خەڵکە تەلەفۆن قایمیشەکە
ئاتر ئەو کاتێل ئەگە دیاری بە شتەکە زۆر باشە و خشتەی وەکو خشتنەوەڵا هیچ خشتەی پێداویستیەوە نییە بێژن وڵا شتەکە تایبەت و دیارێ مانگە دوو مانگش بێ ئێستا ڕۆنە جلگان ڕۆن ئەمانسن 7,000 ئێستا حالێ من ئەیسێنم 100,000 ئەگەر خاترانش بین نیشە هەر 100,000 ڕۆن تا ڕۆنە و دوواژە گاز ئەمان سند 450 ئیسادە 525 زۆر فەرقی کردو و دوواژە کاتەکەی گەرمە و گرانیشە کارەبای زۆرە بڕێ تێکڕای پێدانی کارەبا لە سنووری گەرمان ئێمە توانیمانە لە ڕێگای وزارەتی کارەبا و بەرەبەراتی کۆنتترۆڵی هەرێمەوە ئەو حسەیە بۆمان دانراوە 15 کاتژمێر کارەبای نیشتمانی بۆ هاوڵاتیان دابین کراوە ئێمە ئەو هەموو ساڵێک لە سێ مانگی هاوینە کە مانگی 6 و 7 و 8 دەکات بڕی 20 مێگایەک وەکو وزارەتی کارەبا هاوکاری گەرمیان کراوە بۆ ئەوەی کە گەرمیان پلەکانی گەرمیان لە سنووری گەرمیانە چەند 5-6 پلەیەک دائمە فەرقی هەیە لەگەڵ سنووری سلێمانی و هەولێرە ئەم 20 مێگایە بۆ ئەوە بووە ئەم ساڵش خۆشبەختانە ئەم 20 مێگای هاوکاری کراوین بەڵام کێشەی گرفتی بەرهەمهێنان کە چەند جار لەم هاوینە ڕووی داوە ئەوە تاسیری هەبووە لەسەر گشت هەرێمی کوردستان و لەسەر گەرمیانیش سەبارەت بە ویزگەی بەرهەمهێنانیش کە لە حەسیرە لە 12 دەستی کردە بەرهەمهێنانی کارەبا تا ئەم دقەیە بەرهەمهێنانی کارەبا 100 بۆ 110 مێگا بەرزترین ئاستی ڕۆیشتووەتە 110 مێگا وعد وا بوو کە بەرهەمهێنانی کارەبا لە ویزگەی بکەیتە 165 مێگا هەتاوە ئێستا ئەو ویزگەی بە ئەو کۆمپانیە کە ئیشەکە جێبەجێەکە نەیتوانیە بەرهەمهێنان بگەینتە 165 مێگا کارەبا ئێمە وەکو گشتمان باش ئاگدارین لە 2014 ئێمە وەکو وزارەتی کارەبا وەکو کارەبای گەرمیان یەک پرۆژەیەکی کارەبا جێبەجێ نەکراوە ئەوە 7 ساڵە یعنی ئەوە یەکێ لە گرفتەکانە ئەو کێشەی داراییە کە هاتۆ سەر هەرێمی کوردستان ینی قەیرانی دارایی تەسیرێکی هەبووە قەیرانی دووەم قەیرانی دابینکردنی غازی سروشتیە بۆ ویزگەکانی بەرهەمهێنان